باش هەدەمێ پێشکەشکردنا بولتەنا دەمژمێر شەشە و دەست پێکە دەژی گرنگترین سەرنوچە. جیمز جێفری شاندەی ئەمریکای تایبەت ji بۆی سووریا ڕاگەهاند پرۆسەیە بەکشانە هێزن ئەمریکی ji سووریە بەلەسگینی نایە ئەنجامدان. کرێملینە رووسیا ڕاگەهاند و بەکشانە هێزن ئەمریکی ji سووریە جهێ گومانەیە و بەکشانە هێزن ئەمریکی ji سووریە تو سوودێ لە چارەسەرکردنا کریزە سووریە ناکێ. بەشار الەسەد ڕاگەهاند و ئەمریکا بە پشتە گروپان بەسەر بە لە سووریە بەردێ و ئەو گروپ لە فڕۆکخانەیە قامشلوێ ڕۆژاوای کوردستانی شەڕ و پەفچوون لەبەرە ئەفسەرێن ڕۆژێمێدە دروست بوو دە ئەنجامێدا بریندار کەتن. دووبارە سڵاو. هەفدیتنە کە ناوبەرە ئەنجومەنە نیشتیمانیە کوردی لە کوبانێ و نونەرێن ژێ کۆمیتە جەزیرە و فەراتێدا هەپەیمانیا نیشتیمانیە ئۆپۆزیسیۆنە سووریەدا لە باژارێ ئۆرفای تورکی هاتە دەرخستن. دە هەفدیتنەدا پێشاتێن داوی و سیناریۆن لە پێش هەرێمێن کوردی لە ڕۆژاوای کوردستانە بێ تایبەتی و یەن سووریە بگشتی هاتن گۆتۆ بێشکردن و هەردوو ئالیان تەقەزیە لەسەر تێکلی و هەماهەنگیان نابەرە ئانە کەسە لە کوبانێ و ئێتیلافێ دەکرد. شاندا کۆمیتە جەزیرە و فەراتێ دە ئێتیلافێدا ji هەر یەک ژێ یاسر فەرحان و محەممەد وەلی و عەبدولباسط محەممەد ئەلوەیس و عەبدوڵڵا ئەلفەرەج پێک دەهات و شاندا ئەنە کەسێ لە کوبانێ ji هەر یەک ژێ عەلی ئیبراهیم و عەلی تەمێ و حەنان عەباس و نونەرێن ji ئەنجومەنە گرێسپی و ڕەقایە و هەن ئەندامێن دن دە ئەنجومەنێدا پێک دەهات. دە چارچۆڤەیە بەشداریە دە کۆنگرێ میۆنشن بۆ ئاسایشە ساڵ 2019 هەندا جێمز جێفری شاندەی ئەمریکیە تایبەت ji بۆی سووریا ڕاگەهاند بەردەوام ئەمریکا تەقەزیە لەسەر وێ چەندێ دەکێک و پرۆسەیە بەکشانە هێزن ئەمریکی ji سووریێ بەلەزگینی نایە ئەنجامدان. شاندەی ئەمریکیە تایبەت ji بۆ سووریە دەبێژە ڤەکێشانە هێزن ئەمریکی ji سووریە لەزکردن تێدا نایەکردن و ڤەکێشان وێ لەسەر چەند خۆناغەکەی با. Li çarçovaya beşdariyê Kongrê Myûnşên bo asayişa sala 2019 James Jeffrey şandeyê Amerîkiyê taybet ji bo Sûriye ragihand ku berdewam Amerîka terkeziyê li ser wê çendê dike ku proseya vekişana hêzên Amerîkî ji Sûriyê bi lezgînî naye encam dan. Herwiha Jeffrey got ku Amerîka ji hevpeymaniyên xwe re dibêje ku vekişana hêzên Amerîkî ji Sûriyê wê hişyarî were encam dan û bi tu awayekî Amerîka lezkirinê proseya vekişanê de nake. و دربارê dawên pêşhateyên avakirina navçeya aram li Rojavayê Kurdistanê weketê xuyakirin ku hîna nakokî navbera James Jeffrey û Xelûsî Akar wezîrê berevaniya Tirkiye de hene. Ew jî derbarê dîtina çareseriyekê ji bo birêvebirina navçeyê. û ji aliyê xwe ve sînatorê Amerîkî Lindsey Graham ragihand bû ku Amerîka derbarê navçeya aram wê daxwazê ji civaka navdewletî bike ku hêzeke hevbeşa navdewletî li navçeya aramiya ku biryara li Rojavayê Kurdistanê were avakirin belav bike. Xelûsî Akar wezîrê berevaniya Tirkiye gotibû ku Tirkiye razî nabet tu hêzeke din ji bilî hêza Tirkiye li navçeya aram hebe û divê navçeya aram ji aliyê hêzên Tirkiye ve were parastin û birêvebirin. Ji dema ku Donald Trump serokê Amerîka biryara vekêşana hêzên Amerîkî ji Sûriye standiya, tevaya hêzên û aliyên herêmî navdewletî hewl didin ku şûna Amerîka li navçeyê bigirin û rola wan li navçeya aram hebe. کرێملینە رووسیا دەبێژێت و ئەمریکا ژێ سووریێ بەناکژێ و هەژمونە ئەمریکا دە سووریێ دەوێ بمینێ ئەگەر هێزێن خۆژی بەخشینێ. دیمیتری بیسکۆڤ بەردەفکێ کرێملینە رووسی ڕاگەهاند و بەکشانە هێزن ئەمریکی ژە سووریێ جهێ گومانەیە و ئەگەر ئەمریکا هێزێن خۆژە سووریێ بەخشینێ بەکشانە هێزن ئەمریکی ژە سووریێ تو سوودێ لە چارەسەرکردنا کریزە سووریە ناکێ. هەروها بیسکۆڤ گوتی و ئەمریکا دەبژە سووریێ بەرنادێ و ئەمریکاوێ ڕۆڵە خۆ دە سووریێدا پشتی vekşanêjî biparêzê. Îro civînek navbera hevpeymaniya niştimaniya hêzên şoreşê û opozîsyona Sûriye li Stenbolê hat eldarxistin. Civên bi amedebûna cêgirê serokê hevpeymaniya Abdulbasit hemû çend endamên din yên hevpeymaniyê û şanda Amerîkî jî bi serokatiya yarîdederê wezîrê dervê Amerîka bû.
د جوینە دا ڕەوشە سووریە و داوین پێشاتێن سیاسی لەسەر ئاستا ناودەوڵەتی و هەرێمی هاتنە بەحسکردن و شاندا هەپەیمانێ نەڕینە خۆش بۆی چارەسەریەکێژە کریزە سووریێرە ji bo şanda Amerîkî da diyar kirin. Fermandeyê hêzên Hevpeymaniya Leşkerî Navdewletî wê alîkariyên leşkerî li ser çekdarên Hesedê rawestîne eger hevpeymaniyê bi rejima Esad re bike. Fermandeyê hêzên hevpeymaniya leşkerî ya navdewletî bi serokatiya Amerîka Tîmapol li Kamêre ragihand wê Washington alîkariyên xwe yên leşkerî ji çekdarên Hesedê re rawestîne eger Hesedê hevpeymanî li gel rejîma Esed û Rûsya pêk anîn. Di heman derbarê de li Kamêra hûşyarî da ku diyasaya Amerîkî de hevpeymanî li gel Rûsya û rejîma Esed qedexeye û dirêjayî bi gotina xwe anî û got eger çekdarên Hesedê bimînin hevpeyman ji wan re ew ê berdewam bin bi rahênankirina wan û radestkirina çekan ji bo wan. û ji aliyê xwe ve James Jeffrey şandeyê Amerîka ji bo karûbarê Sûriyê got ku Amerîka rê nade rejîma Esed şûna Amerîka bigire di dema ku Amerîka ji Sûriyê vekşe. Di heman çarçoveyê de serokê rejîma Sûriyê Beşar el-Esed di gotina xwe de li pêş encûmenên xwecihî Sûrî ragihand ku Amerîka parastina grûpên ku pişta xwe bi Amerîka debestin nake. Rewşa Sûriyê piştî biryara serokê Amerîka Donald Trump ya jinişkî ve ku li ser twîta xwe belav kir bi vekşana hêzên xwe ji Sûriyê, Rewşa Sûriyê bêhtir tevlîhevî ketiye de serbarî ku nakokî di navbera hêzên navdewletî û herêmî de di Sûriyê de mîna Ferensa û Rûsya û Tirkiye de ketine holê. û ta niha asûyên çareserî li deverê zelal nebûye. Wezîra Berevaniya Fransa got ku eger Amerîka ji Sûriyê hate vekşandin wê Kurdên Sûriyê bibin qurbanî û eger heye rastî êrîşên Tirkiye werin. Welatê Fransa agadarî dike ku Kurdên Kurdistana Sûriyê wê bibin qurbaniyên tevlîheviya nakokiyên siyasî yên lê deverê. Deh roja yekşemê Wezîra Berevaniya Fransî Florence Parly dê gotarekî de dê rojnameya Le Parisien de agadarî kir ku Kurdên Rojavayê Kurdistanê wê bibin qurbanî dê şerê Sûriyê de piştî vekşana hêzên Amerîkî ji Sûriyê. Parly got jî ku vekşana hêzên Amerîkî ji Sûriyê tevlîheviyek lê deverê durist kir û ta niha tu alî nizane wê dawiya vê proseyê wê bi çi rengî be. Li aliyekî din hin nakokî di navbera wîlayetên yekgirtî yên Amerîkî û alîgirên wê yên Ewropî de hene ew jî derbarî parastina Kurdan li Sûriyê. Ajansa Nûçeyên Fransî danezanîn ku Wezareta Berevaniya Amerîkî dê Kongerê Mûnix yê ewlehî daxwaz ji hevpeymanên xwe kir ku hêzeka çavdêriyê lê Rojavayê Kurdistanê durist bikin, da ku Kurd ji êrişên Tirkiyê werin parastin. Ajansa Navborî her wiha daxuya kirin ku ew daxwaza Amerîkî tu bersif tanha bi destxwe neaniye û ji derekî hikûmî Fransî got ku endamên hevpeymaniya navdewletî wê yekê red dikin ji ber ku wîlayetên yekgirtî siyaseta firezkirinê bikartîne. Her wiha eger heye plana din were bikar anîn û ew plan bi encamdana rêkeftinê di navbera rejîma Esed û çekdarên Qesedê de lê ew yek ne mercekî firezkirî ye ji ber ku rejîma Esed hewl dide ku tevahiya Sûriyê careka din bixête dibin kontrola xwe de. Cegre Wezîrê Derve Rûsya Sergey Fêrşenîn ragihand ku welatê wî piştgiriya diyalogê di navbera PYD û rejima Sûriyê de dike ku bi gotina wî ev çareseriya herî baş e ji bo Sûriyê. Berpirsekî Rûsî pilebilind ragihandiye got ew piştgiriya diyalogê di navbera PYD û rejîma Sûriyê li Sûriyê dikin ji bo diyarkirina çarenivîsa deverên Kurdî li Kurdistana Sûriyê hevdemî gefên Tirkiyeyên berdewam li ser wê deverê. Cîgirê Wezîrê Derve Rûsya Sergey Fêrşenîn di çarçoveya beşdariya xwe di Kongerê Ewlehiyê li Mûnixê Almanî ragihand got madem hêzên biyanî li Bakurê Sûriyê nemane çareseriya herî baş ew e destpêkirina diyalogê di navbera Kurd û rejîma Sûriyê de. Beryana haçê derên xwecihî ji Kurdistana Sûriyê ragihand bûn got di dema dawî de hejmareke şand ji Kurdistana Sûriyê berê xwedan şama paytexta Sûriyê û li gel berpirsên rejîma Sûriyê civîn pêk anî bûn. Li gorî zanyariyên arkê got ew şandên goç Kurdistana Sûriyê berê xwedabûn Şamê yek ji wan şanda Partiya PYD bi serokatiya Bedran Çiya Kurd bû û şandek çekdarên Sanadîd bi serokatiya Hemêdî de Hamil cerba bû.
هر لگوری زانیاریان گوشاند نافبوری هر یک به تناخواه جوین لگل برپرسن رژیما سوریه پیک آنین لوفیسا اولهی نشتیمانی سوری بسروکاتیا لیو علی مملوک. شاندا پیده لوفیسا نافبوری به برپرسن اوفیس رجویا و داخواز رژیما سوریه کر گول سر دیالوگ اره بکه جبو چاره سر کرنا کشه دناور آوانده گو اویک لسر زمان برپرس کی پیده جی حتی تکس کرن. شاندا ددوانجی یا چکدارین صنادید به سروکاتیا حمیدی دهام الجربا بو گول گل برپرسن نپله بلند جویان پشتی گو سروک رژیما سوریه دیتنا دهام الجربا رد کرد گو دوان جوینان دهام الجربا داخواز هفپیمانیه که هفبش برژیما سوریه را کرد گول جهه هفپیمانی آوه به چکدارین پیده را بگره. سروک رژیم سوریه بشار الاسد را گهاند کو امریکا و پشتا گروپن به سروا سوریه برده و دیار کر کو او گروپ تنه لیستکند دست امریکا دوسی خوریجی جارت کن. سروک رژیم سوریه بشار الاسد را گهاند گو امریکا پشتا وان گروپن به سروا سوریه گو مبساوی چکدارین پیده و یه پگینه ناگرد پیش روژه ده. سروک رژیم سوریه دی پیشوازی سروک انجمن خوجهین پارێزگehên سوریه دیار کر گو او جوان گروپن گو سیخوریش امریکا را لسوریه دکن دبیجن گو امریکا تجاران پشتا و ناگره و ناپاریزه بتنه هون لیستکن دی دستی وانده و کسی گو پشتگیری و پاراسنا و بکه ارتش عربی یا سوریه. هر دوی درباره ده اسد راگهاند گو تو دیالوگ دناورا آلیکی نشتیمانی و آلیکی سیخور نینه و بشکی مزانه جگو تارا خدا بشکر جبو بحثا سرکفتن ارتش رژیم سوریه. بشار الاسد هروها سروک ترکیه رجب طیب اردوغان بکارکرکی بچوک لجم امریکا بناف کرده گو هر دم هاورده که جبو آفاکرنا دفرک آرام لباکور سوریه و تکس کر گو دجمنن وان نما کارین پشتا خواه برای خسنن تروریستی بگرن لو ما برای خودان ترکیه و سیخوری آوه لباکور سوریه بکار آنین. بشار الاسد دداویا گوتا را خود سربار کرو گوت گو خاکا سوریه بگشتی وش تروریست و دا گیرکران وره آزاد کرن و اوه لگل هد دا گیرکرکی جو خاکا سوریه را وکو دجمن بنارن و گفتگو لسرویه که نای کرن. هر وها دا دیار کرن گو گفتگو لسر دستورا سوریه جنای کرن و اشکره کر گو هین شرکی لشکری لپیشوان هیا و شرکی دور پیش کرنه و شرکی انترنت و شر داوی شرع گندلان لپیشیوانه. جبای گوتوبیجی که بهتر لسر داوین پیشاتین سوریه بگشتی و روژاوه کردستان به تیبتین حال استیدویه ماموستا نواف رشید سروکین و نراتی حریم کردستان انجمن اجتماعی کرد لسوریه لگل منه ماموستا نواف تب خیر هاتی زش داوین راپور دست بکن دما کرجیم اسد سروکیه بشار الاسد دوی دمیده درکت ولدوانه که بیرانگیداد بجه بتنه اوین کو امریکا شر داعش بواد کرد لیستکند دست وانده و پسی خوریه جوارت کنو بتنه رژیم اسد یوا پارێزێ دخوازێت چ نامێ بگەێنێ ئەنگۆمە بەستاویژی چییە ژێدەرە بەهێزبوونا بێ گوتناوی چییە؟ سپاس ji bo te û ji bo temaşevanê. Gelek spas Eme ji xwe rejîm ji bo em vegerin paş de hebekî. Rejîmê destpêka nîvê 2012 feyde ji çekdarên peyê dekir û ji bo radestî deverên Kurdistana Sûriya tevdî de radestî wê kir xwevala kir ji bo şerê opozisyonê û devera xwe û ciyê xwe û berjewendiyê xelkê xwe biparêze li wê deverê ew li vê de hiştin. Dema vê dawiyê Daeş derket Amerîka pêwistiya wê gerekiya wê kes hebû li ser erdê bo jêre şer bikin ji bo ezmûna Iraqê nezîvirînê a 2003 hat êgo amade bû ê hazir bû êgo xwe bike dibin kontrola wê de peyê de û çekdarê peyê de bûn mixabin wê wextê wî katî jî me gelek cara digot me digot evaya tiştekî zirarê digihînê me Kurda berî got feydê li me Kurda bikê du sê aliya ji bo ez gelkî neçim yanî yek jî nakokî nabera Ereba û Kurda de û hemû pêk hatiye Sûrî de çêkirin ew ciyê got çûn şerê Daeş dikirin ew Daeşê wê deverê rast e kesin hebûn ji derve de hatibûn bes ew Daeşê wê deverê bûn şer kirin ji bo ne ji bo berjewendiyê xwe mixabin ne ji bo berjewendiyê miletê Kurd
هات فعم كرن أفانا حاضرن هر وقتي چکا خواه تونگا خواه پیکی بخل پینالی پیدی بوجه نرازی بونا رژیمه بوجه نرازی بونا روسیا آنها وقتی گو وکشاندن امریکیا بریارا خواه وکشاندن دا در حال ده پیده آمده بونا خواه وساطت چکر الجم روسا گو کاربن وساطتا کی چکن اجبو نزیکی رژیمه ببن رژیم جی خود بینه وک معنا خو سرکفتیه اما از دبیجم اف چتی گو دبیش خو گو حری زرار کر پیدا و چکداری پیدا و سیاستا پیدا تیکچو بریجی تیکچو بو فشل آنید همو وراده آنها امریکی هر وقتی جیش خوا برجواندی خوا دولتك خدي برجواندية جيجو برجواندية بجيبي ويل هقل عربستان بي هقل كردستان بي هقل كي دفرا عرضي بي شخورا في كاري خودكي آنها باش جو اف بريارا هات ستاندن امريكيا جها آستكي قناغكي او جي وهفبنديه وي وقت دولتات تركيا نو معنا خو خسارتك كشاندناوا اف بيدا هاني فقري البن باسكي ريجيمي صبي ودي ساني مترسيل سر حليفي ويل سر باشا ما مستانه فرمانده كي لشكري امريكي قفل قصدي خوار قوت كو اگر اول قرجه مع اسد ريك كابن يانجي روسيا امريكا ودست بجه باواكي راست و پشتوانیان لشکری لسر قصده ببره نایواتی که امریکا پشتا خود دا قصده شبر کو زانه ویلگل قصده ببری خوب درجه معسد امریکی دو ارمان جیوی یک ارمان جیوی و دست پیکی جیش خواه شر داعش بکی بفان چکدارا دوام چشت رژیما سوری لواز بکی یعنی تجاری قبول نابه پشتی 7 ساله رژیم سوری وگره وقت ما خویی بری 2011 ویا قبول نابه وقتی افچکدار قصده و مسده و پیدا گو تفلی رژیم ببن و وگره او هزا خویا بری و مترسیل سر سینوری هفبندی وی ایگو 100 سالی دوستی وی و حوالبندی وی 100 سالیه آدن نکاری بو گها آستکی نکاری بو او سوزو پیمانی گو بدولتا ترکیه ارددا و پیدا بعلاقه بکی پککه گها آستکی نماکاری ویناجی بکی ایجار دو چشت آنها چشتی گوتی بکن روژه پیش روژه ده نه پیدا دمینی وکو پیدا بری و نه رژیم جی دمینی وک رژیم بری تجاری دولت امریکا قبول ناکه امریکا نات هفقا سال دفرده هفقا خسار و چک و دی درکوی وک عرب بیشن درکوی بی فایده و بی سوده ج ویده برهانی باشا ما مستعان نواف جدما کو دونالد ترامپ بریارا وکشان دای گوتنا امریکا وکشو آلین بجن وناکشو هری داوجی کرملینا روسی گوت کو امریکا بتو اوای کی سوریه وناکشو اگر وکشجی و هجمونا خال سوریه بهستر بک جبريج وكشانا هزن امريكي حتى چرا ده که اگر هي براستی لسر عرضه ويانجي بابتك وش براغان او راست اواغو دولت بحرچتي خو بهفره فكرنا وزانن هجر امريكي چقداري خو وكشي نجي چق وك چقدار وكشي وهناك به لسر عرضه گو برجواندی پارزن ویدا وريده وكيل وك ما انها قلت وك وكيل ما مستوى وك كيبه وك ايجو كاربي خدمتاوي والسر عرضي كاربي خدمتاوي السر عرضي بكي وبرجواندي بارزي وبالوكاله كاتشاوا هناك انها هنا جدو 2012 حتى انا بالوكاله دبر هناك هذا كاردكن شرب الوكاله ان هذا في وقت ان هذا قلق جي دبر هذا دبي ودفرد جي بميني باراستنا بالوكاله وبميني هجر لشكري خبكشيني وك زندي لسر عرضينا مني بس وي
پنجێوێ بمینن وێ کاربێ سەر ڕێمۆند کۆنتترۆلێ هەنەکە کاربێ بە حڕکینە سەر عردی باشە ناوچەیە ئارام مامۆستا نەواب حتا چرادەیەکی ئەگەر هەیە و ببێ ڕاستی ئەوژی گەلوێ ئاباکردن یان نا بە تایبەتی و ئەمریکا دەمانەهادا سیناتۆرەوێ لینزی گراهام دبێژی ئەمریکا داخواست جوواکە نافدەوڵەتی کردیە و هێزەکە هەبەش بشێنێ ناوچەیە ئارام بپارێزی ئەگەر وەرێ ئاباکردن کە ئەو هەپەیمانە نەبەرە تورکیا و ئەمریکادا ji بۆی ناوچەیە ئارام ئەمە ناوچە ئارام ناوچە ئارام گوتبن سیوانە کۆما دەولەتی دەبێ گوتبن سیوانە دەولەتە دەبێ وێ سوودا خەلکێ دەڤەرێژێ هەبێ خەلکێمە وێ سوودە ژێ بکن و هێڤێمە ئەوە ئەمریکاژی و هەموو دەولەتجی گەشتە بن ئاستەکی پەیوەستیە تورکاژی دەڤەرە ئارام هەبێ و پەیوەستیە ملەتێ دەڤەرێژی پێ هەیە و هەروەهاژی ئەوا گۆتە گوت هەگەر ڤەکشێ ئەمریکی ڤەکشن وێ کەسن بینن ji بۆ کاربن پاراستنا دەڤەرە ئارام بکن بەس نە حتا داوی بە پاراستنا دەڤەرە ئارام ببێ ji ber وەختا دەڤەرە ئارام ببێ وێ دیسانێ کی تێخن سەر خەتێدا وێ کی کاربێ کار بکێ وێ کەسێ وێ دەڤەرێ ئەوێ دەڤەرێ خوا بپارێزن ئەوێ وێ ئەتیمان دیسا سەر خەلکێ وێ دەڤەرێ ببێ و خەلکێ مەژی دگەرەک ئامادە بێژی vێنارە بەر vêyekê ez dibêjim wê peyê de wek dema xweya berê nikaribê desthilatê bike û kaçawa rejîm jî nabe vegerê bizîvirê û berî 2000 باشە مامۆستا نەواب تە بەحسە ئامادەکاریە ئالیین کوردی کرد مە بەحسە تەبایە هەڵوێستان کرد رووسیا فەرەنسا ئەمریکا هەر وڵاتێکی ناودەوڵەتی و و دخوازن دەستیوان سوورێدا هەبێ ڕۆلا کوردی بێ هەفکەشە سیاسیدا یا کوژبۆی دەبەرن کوردستانی تێدا ڕێشتن چیە؟ ئێمە سەر ئاستا دیبلۆماسی ئەموو کە ئەنجومەنە نیشتیمانی کوردی سەرکەفتی ناحەتانی vê قۆناغی ji ber guhdarî li me dibe her çareseriyek bibêjî em beşekin ji çareseriyê re du beşê sereke hene yek jê opozîsyona yek jê rejîme em beşek ji opozîsyonê ne em ji bo çareseriyê veya diwarê diplomasî de diwarê din de em karibin xelkê xwe em dibêjin wextê devera aram çê bibe wê bibe tiştekî destpêkek destpêkek ji xelkê me bizîvirin ser erda xwe ser xaka xwe ev xelkê me yê goderketine li Tirkiya mane li herêma Kurdistanê ne li deverên din e wê bizîvirin karibin sibî xelkê xwe amadebûna wan hebe karibin têkevin bin kontrola ev hêza navdewletî koma navdewletî bo aramiyê û bo parastina xelkê باشە مامۆستا نەواب خەلک ئامادەیە وەکو خەلک وەکە دێخیاکردن وێ بەگەڕێ بەس تشتێک لەسەر عەردێ ئەنگۆ ئامادەکاریین جددی ji بۆی ڕێبەبرناوەی ناوچێ ji بۆی قوناغا بێ هاتنەکردن یان بەتەنێ بەزگوتنە ئێمە بژن هێڤێمە ئەون هێڤێمە ئەون گەشت بن ئاستەکی ئەڤایە بۆ بێ و هەر وەختیژی گفتوگوێدا دیالۆکێدا ئەف حەسابایە دەبێ دەڤەرە ئارام خۆستەکە ئۆپسیۆنیە هەموو وەکە ئەنە کەسێەوە خەلکی خوا ئامادە کردیا وەکو تیم وەکو کادر ji بۆی ڕێبەبرنێت پێش ڕۆژێدا خەلکێمە هەر وەختی ئامادەنە ئامادەبوون نە ئامادەبوونا گوڵتل ئان هاتە ببێژێ وەڵە لێدە مؤسساتێتە و هەموو شتێتە هەنەوە و ئامادەیت و حازری نەوایە وەختا خەلکێمە حازر بێ ڤەگەرێ دەڤەرە ئارام چێ بێ دەڤەرە ئارام ئەوە ئاگۆ دەرفەتێ بدێ خەلکێ خەلک بزیڤرێ سەر ئەرداخوا مەترسی نەمینێ ترس نەمینێ خەلکێ بزیڤرێ وەختێ زیڤری هەر کەسێکی وێ کاربێ جێ خۆدەت پۆسپۆریا خۆدەت ملەتێ مە نەگەرەکی خەلکەیە گۆهنەک بێن ڕێڤەبەریاوێ بکەن گەلک سپاس ji بۆی مامۆستا ناوافڕەشید سەرۆکەی نوێنەرەتی هەرێما کوردستانی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و لە ستودیۆ میوانیان بۆ گەلک سپاس مامۆستا چەکدارن پێدێ ڕاگەاندن و ئەو دیلەن ڕێخستنە داعشەیە تەرۆریست سەربەست بەرنادن و دەوڵەت بەرپرسیارەتیە وان هەڵدەگرێ ئاژانسا ڕۆیتەرز لەسەر جارێ عەبدولکەریم ئەمار بەرپرسێ کۆمیتە پەیوەندیان دەربە
یا بەسەر پێدەبە ژە ئاژانسا ڕۆیتەرز را ئەشکەرە کرد و 700 تا 800 دیل ژە چەکداران ڕێخستنە داعشیا تەرۆریست لە جەم وانن و ئەوان دیلان سربەست بەرنادن و دەوڵەت ئەنگۆ ڕژێمە ئەسەد بەرپرسە دەبەر سزادانە واندا. هەردوو وڵاتن ئەڵمانیا و دەنیمارک داخوازە سەرۆکێ ئەمریکا دۆناڵد ترامپ بە پێشوازیکردنا وڵاتیان وانین و تەبلی داعشێ لە سووریە بوونەش بۆی دادگاهکردنەوان لە وڵاتیوان ڕەتکردن. وەزارەتە نافخۆیە ئەڵمانیا ڕاگەهاند و ئەو توجاران ڕێ نادێوان کەسێن تەرۆریست و بەگەرنە ئەڵمانیا هەروەها بەردەبکێ سەرۆک وەزیرن دەنیمارکێ مایکل یەنسن ژە ئالیە خۆبە وەرگرتناوان چەکداران ڕەتکردن و دیار کرد و ئەو بەحسا مەترسیترین کەس دێ جیهانێدا دەکەن لەومە پێویستە ئەموان وەرنەگرن وڵاتی خۆدا. ناوکۆکیان ئەمریکی و ئۆروپی دە کۆنگرێ میۆنیخێ ئەو لە هیدا دەربارە ڕەوشە سووریە و ئێرانێدا بەهتر زاڵە لەسەر دانوستاندنێن میۆنیخ. ji înaborî ve Kongrê Mûnîxê ewlehî navdewletî li bajarê Mûnîx li Almanyayê li dar e. Di Kongrê Mûnîx de nakokiyên Ewropî Emerîkî li ser rewşa Îranê û Sûriyê bihtir zal e û ew yek ji axaftinên rewişkara Almanî Angela Merkel bo Mike Pence cîgirê serokê Emerîka Donald Trump tê diyar kirin. Merkel di gotina xwe de amaje berêkeftina otomî ya Îranî kir ku pêwîst e Yekîtiya Ewropa piştevaniya rêkeftina otomî li gel Îranê bike ji ber ku rêkeftina tekaneye di navbera Îran û Yekîtiya Ewropa û Emerîka de maye û ya baş ew e ew rêkeftin berdewam be ta ku bikaribin fişar nedin li Îranê bikin di paşa rojê de. Merkel serbar kir ku ew Îranê li Sûriyê dibîne û pêwîst e hejmûna Îran û Rûsya li Sûriyê bihêztir nebe û pirsyar dike ku eger heye vekşana Emerîka ji Sûriyê hejmûna her du welatên navborî di Sûriyê de bihtir bike. Ji aliyê xwe ve cîgirê serokê Emerîka Mike Pence gotina xwe arasteyî Angela Merkel kir û got ku pêwîst e Yekîtiya Ewropa heman gava Emerîka bavêje û xwe ji rêkeftina otomî li gel Îranê vekşîne serbarî ku Donald Trump serokê Emerîka serkeftinên baş bi dest xwe ve înane û Emerîka di dema niha de bihêztir e ji berê. Kongrê Mûnîx 35 serok û 5 wezîrên derve li gel 6 wezîrên berevaniyê li xwe digire û rewşa ewlehiya navdewletî gengeşe dike. شاندەیە ناودەوڵەتی ji بۆی سووریە دەهەوڵێن ئاواکردنا کۆمیتەیە دەستوریە سووریەدا بەردەوامە ئەو ژی هەفتەمێ شەڕ و پاوچوونن کۆ لە دەڤەرێن جۆداجودا لە سووریە لەدارن و دەربارەی کۆمیتە دەستوریە سووریە تەنها gelek ئاستەنگی هەنا. Di hevdemê ku şer û pevçûn li deverên cuda cuda li Sûriyê berdewam e di navbera rejêma Esed û dijberan de bi taybetî li parêzgeha Idlibê şandeyê navnetewî ji bo Sûriyê Geir Pedersen di hewlên avakirina destûrê Sûriyê de berdewam e. Komîta Destûrî ya Sûrî ji 105 kesan pêk tê, 5 ji wan opozîsyonên, 5 nonerên civaka sivîlin, 5 din nonerê rejêma Sûriyê ne. Şandeyê navnetewî duh roja yekşemê ragihand ku ewan gavne baş di derbarê komîta destûrî de avêtine û 105 kes hatine destnîşankirin wekû komîta destûrî Sûrî û netewên yekgirtî razîbûna xwe li ser lîsta navên komîta destûrî daye. Lêbelê Rûsya û Îran û Tirkiya lîsta komîta destûrî nepejirandîye. Tevî ku Recep Tayyip Erdogan serokê Tirkiye û Vladimir Putin serokê Rûsyê piştî bi dawî hatina lotkeya Sûdşî ragihandin ku imzekirin li ser komîta destûrî nîzik bûye, lêbelê ji derne opozisyona Sûrî eşkere kirin ku opozisyona Sûrî razîbûn li ser nonerên rejêma Esed û nonerên civaka sivîl ya Sûrî di komîta destûrî de daye. Mebesta wan ji wê razîbûnê ku proseya siyasî bi şêweyekî lez birêve biçe. Têzanîn ku serokê rejêma Sûriyê Beşar el-Esed duh ragihandibû ku nabe tu guhertin di destûrê Sûriyê de were kirin.
لە قامشلۆ ئەفسەرن ڕژێمێ ژبەر ناکۆکیان چەک بەکارهێنین لە فڕۆکخانەیە قامشلۆ ڕۆژاوای کوردستانە ناکۆکیەک ناوبەرە ئەفسەرن ڕژێمێدە دروست بوو پێشترە ئەو ناکۆکی بوو شەڕ و چەک لە ناوە فڕۆکخانەیەدا هاتن بکارهێنین و هەن کەس بریندار بوون ژێدەرە خۆجهێژ ناوە بەژارێ قامشلۆ ڕاگەهاندن و ڕۆژە شەمیە ژبەر ناکۆکیەکێ نابەرە ئەفسەرن ڕژێمەیەن لێ فڕۆکخانەیە شەڕ ڕوودا و ئالیە ناکۆکدار چەک دناوە فڕۆکخانەیەدا بکارهێنین و دانجامدا ئەفسەرێک بە پلێ عقید بناوێ خالدل جەرەف بریندار بوو دەربارەی سەدەمە ڕوودانە شار ژێدەران سەربارکردن و ژبەر چاوەنیە پارەپەکردنە ئەلیکاریان مرۆڤی یەن کوژنەتەوە نێگرتیش بۆی دەربدەران تێنە شاندن ئەو شەڕ ڕوودا بوو و ئەفسەریان ڕژێمێ ژێخۆرە ئەلیکاریان دەبن و لە بازارێن ڕاش دەفرۆشن. وەزیر دەربێ بەریتانیا گوت و تەمەنێ سەرۆکی ڕژێمە سووریە دەسەڵاتێدا کورتە و لەندەن باڵوێزخانەیە خوا لە سووریە بەناکێ داهاتیتنەکەدا لەگەڵ ڕۆژنامەیە شەرق الاوسط جێرمی هاند وەزیرە دەربێ بەریتانیا ڕاگەهاند و بەشار لەسەر سەرۆکی ڕژێمە سووریە وێ بۆ دەمەکە کورت لە سەر دەسەڵاتێ بمینێ و نوچە بەکردنا باڵوێزخانەیە بەریتانیا لە سووریە دوورە ژەڕاستیە هەروە هاند گوت و رووسیا گرنگیەکە مەزن دەدە ڕۆژهەڵاتە ناوین و ئەرکە لەسەر رووسیا لە سووریە چارەسەریەکە گونجاوش بۆی ڕەوشە سووریە ببینێ داکو ئەولەهی و ئاشتی لە سووریە بەلاو و بەرقەرار ببێ. بەردەفکە سەرۆکاتیە رووسیە دیمتری بیسکۆڤ ڕاگەهاند و پێویستە عێریشەکە لەشکری لەسەر پارێزگا ئیدلبێ وەرێکردن ڕۆژنامەیە حورێتیا تورکی لەسەر زارێ بیسکۆڤ بەڵاوکردیە و پێویستە عێریشی ئیدلبێ وەرێکردن و نابێ ڕێکەفتن بە وان گروپانڕە وەرێکردن لێ ئەڤ مژار بکەسێن لەشکری بەگرێدایە لە بیسکۆڤ دیار نەکرد گەلۆوێکیژە ئالی عێریشی ئیدلبەکەی و بگۆتناوی پێویستە ئەڤ بریار بدەن کیژە ئالی وێ عێریشێ پێک بینێ. ڕژێمە ئەسەد بەردەوامە دا ئەڕماشکردنا پارێزگا ئیدلبێ دە و ئەو یەک دۆسەیە ئیدلبێ بەرەف جەهەکی مەترسی داربە هاندەدێ ڕێبەبەرێ تیمەن بەرەوانیە سڤیل ئەنگۆ کومێن سپی مستەفا حاج یوسف ڕاگەهاند و ڕژێمە ئەسەد بەردەوام گوندەوارێن ئیدلبێ بتۆپان ئارماش دکێتەوێک و ئەو دەڤەر دەکەونە سنوورێ دنابەرە بێچەک دە و سەربار کرد و دانجامە تۆپبەرانکردنا ڕژێمە ئەسەددا دوان هەردوو ڕۆژێن بۆریدا دە هەڵاتین سڤیل بوونە قوربانی و سەدەما گوربوونە تۆپبەرانکردنا ڕژێمە ئەسەد لەسەر گوندەوارێ ئیدلبێ بلووتکەیە سوچی بە گرێ دەدێ. وەزیرە دادا فەرەنسی دەبێژێ و فەرەنسا وێ دە سیاسەتە بەگەڕاندنە چەکدارێن فەرەنسی ژێ سووریە بەردەوام بێ و پرۆسەیە بەگەڕاندنێ وێ بێ چەند قوناغەکێرا وەرێ ئەنجامدان. نیکۆل بیلۆ بی وەزیرە دادا فەرەنسی بەرسەبا دۆناڵد ترامپدا و گوت و دەدەمانەهادا فەرەنسا دە بەگەڕاندنە چەکدارێن فەرەنسی ژێ سووریە بەردەوامە و وێ بەردەوامژی بێ حتا پرۆسە بە داوی وەرێ و فەرەنسا تووڕێکارێن لەزگین لەسەر خوازە ترامپ جەه بجە ناکێ. هەروەها بیلۆ بی گوت و فەرەنسا لەگەڵ هەر کێسەکە چەکدارێن فەرەنسی یەن تۆندرە و لە سووریەنە بە جودا تەعاملە دەکەی و حکوومەتە فەرەنسا وێوان ڤەگەڕینە فەرەنسا. وڵاتێ ئەمریکا بریار و هەڵوێستا خۆ دەربارەی ڕژێمە ئەسەد گوهارت و داخوازە گوهارتنە سیاسی دە سیاسەتە ڕژێمێ دەتکێ دە چارچۆڤەیە بەشداربوونە شاندەی ئەمریکی ji بۆی سووریە جێمز جێفری دە کۆنگرەیە میۆنیخدا جێفری ئاشکرە کرد و ئەمریکا بریارە خوا دەربارەی دوورکەتنە ڕژێمە ئەسەد لەسەر دەسەڵاتداریە سووریە گوهارت و دەدەمە نەهادا دەخوازە وێ ئەوە ئەسەد گوهارتنەکە جەوهری دە سیاسەتە خۆ دەبکێ. جێفری هەروەها گۆجی و وڵاتی ئەمریکا بێت و ئەوەیەکی ڕازی نەبێ و ڕژێمە ئەسەد ڤەگەڕێ دەبرێن کوردستانە سووریەش بەر بڤەگەڕا ڕژێمە ئەسەد ڕەوشوێ ئالۆستر و زەحمەتتر ببێ.
برپرسیارێکی لەشکری ئەمریکی دەبێژێ و بەسەدان چەکدارن داعشێ لەگەڵ مەلیۆنێن دۆلاران ژێ سووریە ڕەڤیان عێراقێ تۆرە CNN لە سەرزارێ برپرسیارێکی لەشکری ئەمریکی ڕاگەاند کوژ دەمە کوشار لە داوین ناوچەیان دبن دەستێ داعشێدا لە سووریە دەست پێکریە و بەردەوام برپرسیار و سەرکردەیان ڕێخستنا تەرۆریستیە داعشێ لە سووریە بەرەف عێراقی بە دڕەبن و مەلیۆنێن دۆلاران لەگەڵ خۆ دبن هەروەها تۆرە ناوهاتی گوتک و لە گوندێ باغۆز چەندین تۆنێن زێر لە جەم داعشی هەبوون لێ حتاوەکە نەهات و زانیاری لەسەروان تۆنێن زێران نەهاتنە زانین. دەیانجامە ڕوودانە دوو تەقیناندا لە ئیدلبێ بەدەهان وڵاتی کۆشتی و بریندارکەتن ئیرۆ لە ناوەندە بەژارێ ئیدلبێ دانجامە دوو تەقیناندا بەدەهان وڵاتیان سیڤیل دناوە واندا تیمێن هەوارچوونێژی بوونە قوربانی لە گۆری چالاکوانێن خۆجیهی و تەقینەک بڕیا ئۆتۆمبیلەکە ماینکری هەتا ئەنجامدان و یا دنجی بڕیا ماتۆرێکی ماینکری هەتا ئەنجامدان و هەژمارە دەستپێکی ژە قوربانیان 8 سیڤیل هاتنە کوشتن و 3 کەسێ دێن بریندارکەتنە. وەزیر ناوخۆی ڕژێمە سووری ڕاگەهاند و ئامادەکردنا پەرتووکە مەرجەن تایبەت ji بۆی دانا پاسپۆرتە سووریە ئەلکترۆنیک بداوی هات. وەزیری ناوخۆیی رێژێما سووریە ڕاگەهاند و ئامادەکردنا پرتووکە مەرجێن تایبەت ji بۆ دانا پاسپۆرە سووری بە ئاوایەکی ئەلکترۆنیک بداوی هات. ئیدی وڵاتیên سووریە yên li derve dêkaribin êmzaya derketinê awayekî zindî ji wezaretên derveyên rejêmê bi dest ve bînin. Ji dernexwecehiyên Sûrî belavkirin ku Mihemed Rehmûn wezîrê navxweyî rejîma Sûriyê di gotarekê de li pêş encumena binavê gel li Sûriyê ragihand ku amadekirina pirtûka mercên taybet ji bo dana pasporên Sûriya elektrônîk ji bo welatiyan bidawî hatiye. Rehmûn tekez kir ku nîzî 126,000 paspor bi awayekî bilez di nava Sûriyê de hatine derxistin û ser gihiştiye 268,000 pasporî. Serbarî ku zêtir ji 2000 paspor bi awayekî bilez ji welatiyên Sûriyê yên li derve hatine dayîn û sira wan jî gihiştiye 181,000 pasporî. Li gorî Rehmûn girêdaneke elektrônîk navbera birêveberiya derbideriyê û konsulxaneya Sûriyê li wezareta derve de hatiye encamdan. Da ku welatiyên Sûriyê karibin êmzaya derketinê bi awayekî zindî ji wezareta derve bi dest ve bînin piştî bidawîkirina dosyeyên leşkeriyê û dana perayan li şûn wê. 8 sal li ser şoreşa Sûriyê derbas bûn û tanha krîza Sûriyê bidawî nehatiye. Bi milyonan welatî li Ewropayê û welatên herêmî û di nav wan de Herêma Kurdistanê penaberin û bi sed hezaran li nava Sûriyê jî welatî derbider bûne û tanha hîn jî penaberên Sûriyê li welatên cîranê Sûriyê û di nava Sûriyê de jî dixwazin pasportan derxînin û bi çi şêweyî be xwe bigihînin welatna Ewropayê û xwe û zarokên xwe ji şer û kuştin û xwînê biparêzin, jiyaneke aram bibînin. Eger li ser riyên mirinê ku bi de hezaran welatiyên Sûriyê di nav wan de Kurd rastî mirina cur bi cur nebin. Jêderna xwecihiyên Sûriye belavkirine ku du hêvarê sed berhevgirên ser bi hevpeymaniya navdewletî ve derbasî Sûriye bûn. Tora Sûriye mafê mirovan kurta vîdyoyek belavkiriye û tê de diyar dibe ku nêzîkî sed berhevgirên ser bi hevpeymaniya navdewletî ve ku hejmarên tabloyên wan yên Iraqê derbasî deverên Kurdistana Sûriye bûne û li ser rêya Amûdê û Qamişlo hatine dîtin. Hen jêderên xwecihî jî belavkirin ku heft ji wan berhevgiran êvarî derbasî rojhilatî Feratê bûne û li pêş wan otomobîlan hemarek bi çekên giran hatibû amadekirin serbarî sê otomobîlên ambulansan hebûn derbas bûn û eger heye ew karwana leşkerî ji bo veguhaztina çekdar û efserên rêxistina Daişê û malbatên wan yên regeznameyên biyanî bin. ئەمریکا دوو پاتریان سیستەما ڕوکێتێن مەرتەڵە هەسنی ji ئیسرائیلê dikire û li baregeha tenefa Sûrî belav dike. Malpera Ên ya İsraîlê li ser zarê jêderina Emerîkî belav kir ku Washington biryara kirîna duw patiriyên rûketên mertala Hesînî ya İsraîlê da ku li deverên hêzên xwe li Sûriyê belav bike. Malperê li ser zarê jêderina ser bi opozisyona Sûriye ve jî got ku yek ji wan patiriyan wê li devera Firokxaneya Tenef li başûrê Rojhilatê Sûriyê belav bibe.
لە هەولێرە پایتەختە هەرێما کوردستانە یەکیتیا خوێندەوان و جوانێن دموکراتی کوردستانی ڕۆژ ئاوا و ڕێخستنا سپارک یا ناودەوڵەتی دۆ ئاهەنگەکە پێناسیکردنێژ خوێندەکارێن ڕۆژاوای کوردستانەیەن سەرکەفتی لە زانکۆین هەرێما کوردستانێ بۆ ڕێکخستن کردنەوە ئاهەنگێدا هەفتەیە خوێندەکارێن کوپلەین یەکەم و دووەم و سێم دێ زانکۆین هەرێما کوردستانی دەبدەست بەهانینە هاتنا خەڵاتکردن داهەنگێدا بەری چالاکی دەست پێ بەکەی هەژمارە گوتار ژالیە بەرپرسەیەکی تیا خوێندەوان و جوانێن دموکراتی کوردستانی ڕۆژ ئاوا و ڕێخستنا سپارکە ناودەوڵەتی و علیکاری و پشتەوانی خوێندەکاران دەکەی هاتنە پێشکەشکردن و بە بەشداریە هەژمارە هونەرمەندێن ڕۆژاوای کوردستانی و سترانێن وان ئاهەنگاتە خەملاندن و دداویدا ئالیەن برێڤە برێن چالاکیە باوەڕنامەیەن سەر کەفتنێ پێشکەشی خوێندەکاران کردن. وما سوزن دابو وهم اشتغان واركابش مدبانا ند بس بكاوي بنتني دا بلبو دا بشتي خوندني حتى تخرجا بناوي ذكري صفاتي خوندي وكرهاتنا لك وخشحالي كوا ذلك لا ئاهەنگێک ئاوهایە بۆ بوونەتەوە بە یەکەوە ئێمە وەکو یەکێتیا خوێندەوان و جوانان دموکراتیک دەرناسین هەروەها وەکو سەرکەفتن وەکو بێژن خڵاتکردنە تەڵەبەی سەرکەفتی یەکەم و دووەم سێم سەر ئەو کە بێژن سەراستی جامعات و معهدێنەی ئێمەی هەولێرێ بڕاستی دریاوێ چالاکێ یەک جوان چالاکیمەی کە ئەم سەرێک کار دکەن بۆ دریاوێ ناکێدا نێزیکۆنێک ئاریکاری وەکو بێژن یەکتێکگەشتنێک ناوا خوێندەوانەدا هەبێژ بەر تەڵەبێمە هەموو هەرتوو بەرانە دریاوێ چالاکی ناکێدا هەر ساڵ یەکتێ خوێندەوان حفلێکی وە لەژمەر چێ دکن دهێلن ئەم هەمووی هەفتوو ناس بکن چێ ساڵە ئەولی بێ دوی سێ چارێژی بێ ئەم gelek kêf xweşin vê naskirine em bêhtir nêzîkê hev jî dibin em dihisin enom fe'len em yekin em vê derêjê em her çi welatê jî em ê her yek bin. سليمان محمد لطيف جتو از طالبة قسم إدارة أعمال جامعة بوليتكنيك از خوندكار روجاوای کوردستانی ما سه سالی من سال از اول دکتر سر قسم خوا و ایرو از هاتم خلات کردن جلای یکیتیا خوندکار روجاوای کوردستان از گلک سوچیاس. پەنابەرێکی کورد بناوێ ئایاز دارەک و بەخوا خەڵکی ڕۆژاوای کوردستانیە و پزیشکێ ڤێتەرنەریە و ji ber hezkirina wî ji ajalan re berdewamî bi xweyîkirina wan didê. Di her sal û demekî de ji dirêjahiya dîrokê ve mirovatiya kesên Kurd jê mirov û ajal û siruşt û jîngehê re nîşan daye. Lê kampa Gewregoskê ya penaberên Rojavayê Kurdistanê penaberekî bi navê Ayazdara ku abxwe li Sûriyê xwendekarê pizîşkiya ajalan bû. Lê ji ber rewşa Sûriye ya alûz dê pêla penaberiyê de penaberî Herêma Kurdistanê bû û hezkirin û guhpêdana ajalan û dermankirina ajalên nexweş tevî karînên wî yê bi sînordar dê kampê de berdewam kir û nehişt ku rewşa penaberiyê ya zehmet bandorê lê dilovanî û hestê wî yê mirovî bike. دوافعي مجي بهتر مسألة عاطفية بو تعاطف يا دوات شوالاتك إذا دماغو شر شيد بي وحرب شيد بي تعاطف الجمع عالمي نامني عاطفة سكني عالم منهمك بكل دردي خوا نما رحمة إنسان الإنسان هي نما رحمة مل حيوانات هي نما رحمة حتى البيئة جي هي براستي في فكرة مدى ما تخص أم حدك يجي تشتري أم دينن يعني أم كاربن ولو من كاربن بالسكنيجي بس أم كاربن بس ما قد بكنا حياتها خد إنه ولد ولاتي غريبية ده مكاربن بتشتكي بكن. آیاز وکه هاندانکی جه ریزگار کرنا جیانا آجالان کوان آجالان وک بشک گرنگ جه زنجیرا جیان دبینه
دەست بە پرۆژەیە گۆهپێدانە ئەژالان بتەنا خۆ دماڵە خۆ دەکرد و دەست بێ چارەسەرکردنا ئەژالێن کۆ ڕاستی نەخۆشیان تێن کرد و پشتی دەنگڤەدانێکی ji karîwiyê mirovî re hejmarek kesên din jî tevlîwî bûn û wek grûpekî bi navê Save the Animals an ku parastina ejalan ava kirin. تقريبا هيفا سيادة 2011 حتى تقريبا سلسلة إيصالية 2019 مكارب وعدد حيوانات يقول جمع هاتنا معالجة كرن 68 بسيك بون والحمد لله مكاربنا محمش كاجي معالجة بكن باش بون إضافة إلى حيوانات دي جبون شغل دوزة سيزا كوشكل جمع هبون كافوك هبون يعني جور حيوانات جدا جدا مكاربنا أموا باش بكن وأموا بردن يعني أموا درخنا دربي كامبي فكرة كأنه بو تقريبا تاليا 2011 استعفي مزيد بو مشروعي ما فرح تربو مكاربو ام اوكا تجمعا كي ام نافي كي خوبين منابي خوكرا سيف ذا انيمالز جبلي چارەسەرکردنا ئەژالان ئایاز هەژمارێک سەمینار داکۆ هشیاریان دوێ دەربارەی دە بەڵافکە پێشکەش کرد û karî bi karê xwe bandorek erênî lê penaberên wê kampêjî bisepîne û xelkê wê kampêjî ji aliyê xwe ve dest bê guhêdana ejalan kirin. سيميناري ما مكارب خلال الصالة كده جي أوجي دوزة سيزدا سيمينار ومحاضرات وبرامج التوعية أم بدن أغلبي وانا كيجي سر طبقة زاروك يعني جي عمري صالة كده الصالة يعني 3-4 سال وباني حتى دوزة سيزدا 4-5 سالة تقريبا مكارب السيميناري خوشي وبراسي دوي مجالي ما التوعية دا قالك مساكن عندن يعني قالك حالات مساكن عندن ومهشت حتى أو زاروك كامبيج إيجو بري صالة كده صالة ديجيتيا حيوانات كرن علف ضدي واستعمال كرن حمش تقريبا تعاطف بون بوارا واريكار بون مرج بقالك حالات هادش ئایاز ڕاستی gelek zehmetiyan hat bi taybet ku guhdana ejalan wekî gavek nû bû di nav penaberên ku di rewşek hejarî de dijîn bi taybet tevî kêmbûna dermanan û tunebûna dezgehên taybet ku alîkarî û piştgiriya wî di kampê de bikin lê tevî hemû astangiyan berdewamiyê di karê xwe de dike. بەێ بە داوی هاتنێ دووبارە سەر نوچە. جێمس جێفری شاندەی ئەمریکای تایبەت ji بۆی سووریا ڕاگەهاند بەڕاستەیە بەکشانە هێزن ئەمریکی ji سووریە بە لەزگینی نایە ئەنجامدان. کرێملینە رووسیا ڕاگەهاند و بەکشانە هێزن ئەمریکی ji سووریە جهێ گومانەیە و بەکشانە هێزن ئەمریکی ji سووریە تو سوودێ لە چارەسەرکردنا کریزە سووریە ناکێ. بەشار الأسد ڕاگەهاند و ئەمریکا بە پشتە گروپان بەسەر بە لە سووریە بەردێ و ئەو گروپ بتەنە لە ئیستەکان دەدەستێ ئەمریکادا. لە فڕۆکخانەیە قامشلوێ ڕۆژاوای کوردستانی شەڕ و پەفچوون بەرە ئەفسەرێن ڕۆژێمێدە دروست بوو دە ئەنجامێدا بریندار کەتن. هەر شاد بن.